بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی ڕەوشی کورد لە ناوچەکە. 8 ساڵ لەمەوبەر تاقانە کۆمارەکەی کورد کۆماری کوردستان لە مەهاباد دامەزرا چۆن ئەزمون و حکمت لەم ئەزمموی حکومڕانیەی کۆمارەکە وەربگرین و ئێستا کورد لە دوای 8 ساڵ لەو کۆمارەی ڕەوشی چۆن وا بکەین کە کۆمارێکی دیکە لەدایک بێ. گفتگوێن پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا حەسەن واژی ڕووناکبیر لە هەولێرەوە ڕاستەخۆ لەگەڵمانە. مامۆستا سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان. سەرەتا پێم خۆشە بزانم چیت هەیە بۆ یادی 8 ساڵی دامەزراندنی کۆماری کوردستان لە مەهاباد. سڵاو و ڕێز و حورمەت، ماندوو نەبن. هیوام لە شساغیتانە پێش هەموو شتێک پیرۆزبایی لە هەموو گەلی کورد دەکەم. کۆماری کوردستان تەنیا کۆماریک نەبووە بۆ پارچەیەک لە کوردستان، لە ڕاستەدا مڵکی کۆی گەلی کووردە. من لە بە هۆیە پیرۆزبایی لە هەر تاکێکی کورد لەسەر گۆی ئەو زەوێ بێ دەکەم. وەلام وایە ئەو ئەزمونە ئەزمونێکی جوانە مەرگکراو، بەڵام دووبارە لە بەهۆی خوێندنەوەی ناتەوا و نادروستی نەتەوەکەمان وە بەشێکی لەبەر ئەو کێشانێکی ئەو کات لە گۆڕێ بوونە. ئەگەر پێویست پێ حەز دەکەم لەو بەشە پتر بدوێین. فەرموو مامۆستا، من پرسیارەکەم ئەوە بوو، فەرموو خۆت باسی بکە. کۆماری کوردستان و کۆماری ئازەربایجان لە قۆناغێکی مێژوویدا هاتنە ئاراوە، یا بەرهەم هاتن یا بەرهەم هێندران. لەو قۆناغەدا کە بۆشایەک لە نێو دوو جەمسەری ڕۆژ ئاوا کە تا نزیکەکانی پارێزگای کوردستان دێن و لەو لاوە ڕۆژ هەڵات کە تا باکووری ئێران دێن، بۆشایەکی دەسەڵات دروست دەبێ. بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییە مەجالێک دەدرێت کە دوو نەتەوەی تورک و کورد کۆمارێکیان بۆ دروست بێ، نە بۆ تورک ئەو کات و نە بۆ کوردی ئەو کات. لە ڕاستیدا خوێندنەوەیەکی دروست وە گونجاو وە لە ئاکامی هەوڵ و تێکۆشانی چڕ و زەحمەتی خۆیان ئەو کۆمارە بەرهەم نەهات. لە ڕاستیدا ئەو کۆمارە بەرهەم هاتووی بۆشایی دەسەڵات بوو. لەو بۆشایەدا و دوو کۆمارە دروست بوون، مافی خۆیان بۆ دوونەتەوە خاوەنی چارەنووسی خۆیان بن، بڕیار لە چارەنووسی خۆیان بدەن وە بە شێوەیەکی دموکراتیک وە کۆماری ناوچەکە بەڕێوە برن. بەڵام دوجار لە نێوان بەرژەوەندی دوو جەمسەری ڕۆژ ئاوا و ڕۆژ هەڵاتدا بۆ جارێکی دیکە ئێوانەوەکو قۆچی قوربانی کران و لەسەر سینێکی زێڕین دانرانە بەردەم داگیرکەران و ئەوانە گەورەترین قوربانی بوون وە تێچووی گەورەیاندا هەم نەتەوەی ئازەری کە بەڕەچەڵەکەوانیش کوردن و هەم نەتەوەی کورد. باشە مامۆستا، ئەزمون و پند و حکمت لە کۆمارەکەی کوردستان بۆ ئێستامان چییە؟ من لام وایە لە کۆماری کوردستاندا هەڵەیەکی زۆر سەرەکی کە کرا پتر گرنگی درا بە دیپلۆماسی، بە چوونە ناو ئەو کەشە کە ئەوە کۆمارێکە و ئێمە تازە لە خۆ بووینەوە. نەبوونی خوێندنەوەیەکی دروست لەسەر سیاسەتی ناودەوڵەتی و ناوچەیی و نەبوونی خوێندنەوەیەکی دروست لەسەر دۆخی کورد و پرسی کورد. من لام وایە ئەگەر کورد لەو قۆناغەداواتە لەو 11 مانگەی کۆماری جوانە مەرجی کوردستاندا توانی بای پتر جەخت لەسەر خۆی هێزی خۆ بەڕێوە بردن وەخۆ قایم و قۆڵکردن بە پێی ئەو توانایی کە دوژمنان هەیەە وە بڕیاری یەکلایی کەرەوەدان بۆ پاراستنی کە یا پاراستنی چارەنووسی کورد یا هیچمان کورد ئەوە بە حاسانی ئەو کۆمارە جوانە مەرگەی لە دەست دەرنەدات بە کەمترین تێچوو لە ڕاستیدا کۆمار قوربانی بوو. باشە مامۆستا، ینی تۆ پێ دوایە ئێمە جگەل لە پەیوەندە دیبلۆماسیەکان بەر لەوابێ خۆمان بەهێز بکەین و پشت بە خۆمان ببەستین. ئەوە تا نێ دوای 8 ساڵ لە کۆماری کوردستان دیسانەوە بە بەرچاوی کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە گەلی کورد لە ڕۆژاوە ینی دەستدرێژی جینۆسایدی لەسەر مەترسی جینۆسایدی لەسرە، دەستدرێژی لەسرە کۆمەڵگەی نێودەوڵەتیش سیرمان دەکە. پرسی کورد پرسێکی هاڵۆز و فرەڕەهەندە، پرسێکی مێژوویە، کولتوریە، ئابووریە، ڕامیاریە
واتە ئەو پرسە پرسێکی هاڵۆزە داگیرکاریەکان داگیرکاری فرە ڕەهندن و تۆ وەک نەتەوەیە مەقسە لە نەتەوەیەک دەکەین قسە لە پارچەیەک و لە ناوچەیەک ناکەین وەک نەتەوە بەپێی ئەو غەدرە گشتیانەی کە لێت دەکرێن تۆ ناچاری خەباتێکی فرە ڕەهندت هەبێ و هەر خەباتێک هەر شۆڕشێک هێزی ئابووری هێزی چەک هێزی معریفە هێزی گەل و هێزی شەقامی لە پژنەبێ بەو باگراندەوە نەبێ ناتوانێت سەرکەوتو بە دیپلۆماسی تەنیا یەکێکە لە ڕەهندەکانی خەبات هیچی تر نەتەوەیەک خۆی ئابوووریەکەی لاواز بێەوە هێزی نەبێ لە سات و سەودا و ئاڵ و وێردا حیسابی لەسەر ناکرێنی کورد لە ڕاستیدا هێزی هەیە بەڵام هێزی ناناسێ هێزەکەی خۆی هەم هێزی مرۆیەکەی هەم هێزی دەستوچەکی زۆرە بەڵام گەورەترین کێشەی گەلی کورد کێشەی معریفیە و ذهنیەتی مێژوویە یعنی واتە کورد یا مێژوو ناخوێنیتەوە یا زۆر زوش لەبیر دەکا و کورد لەوەتی هەیە کەنجەی خێر لە ناوەندە نێو دەوڵەتەکان دیتووە کەنجێ خێری لە هێزە ناوچەیەکان دیتۆەوەکەی خێری لەو خەڵکانی دیتووە کە بە دەوری وەبوونە من لە وەکو فاکتێک بۆ و کێشە معریفیە من پادکەستێکم دیت کە ئاماژەیەکی دوور و درێژ دەکا بەوەی ئەو هەموو کوردەی کە خزمەتیان بە زمان و وێژەی عەرەبی کردو یا بە معریفەی ئیسلامی کردووە من خۆم ئەو وەخت لە وڵامی داکتم خۆزگە هەر هەمویان لزگی دایکیان داخینکابان ئەوانە دەبوو تواناکان و زەحمەتەکانیان لە قۆناغی نەتەوە سازیدا هەموو نانەکانی خۆیان لە کاسەی کورد نابە ئەو زەحمەتەی بۆ عەرەبیان کێشا عەرەبێکی بەدووی خێڵەکی هاتن کردیان بە خەڵک کردیان بە خاوەنی کولتورێکی دەوڵەمەند و ئیسلامیشان دەوڵەمەند کرد لە ڕاستیدا ئەگەر ئەو نانانان لە کاسەی خۆیان نابا ئێستا کورد دەوڵەمەندتر دەبوو لەوەی کە ئێستا هەیە بە تایبەت لە ناوەندە استراتیژیکەکانی دنیاە جوانتری لەسەر دەخوێنراوەکەواتە من لام وایە کورد پێش هەموو شتێک کێشەی معریفی هەیە دیپلۆماسی تەنیا یەکێکە لە ڕەهندەکان تۆ ئابووریت بەهێز نەبێ هێزی چەکت نەبێ هێزی معریفەت نەبێ و هێزی خاوەنداری لە خۆت نەبێ و هێزی بڕیاردانت نەبێ بەتەنە دیپلۆماسی دەتوانێت چ بکە و ئێمە دەشبینین کە دیپلۆماسی هەمیشە لە خزمەت هێزدا هەمیشە لە سات و سەوداکاندا دیپلۆماسی قوربانی دەبێ باشە مامۆساوی کە باسی دەکەی بەشێکی زۆریش لە کورد ینی خزمەتیان بەنەتەوەی عەرەب کردووە لانی کەم بە زمان و بە فەرهەنگیان کردووە کورد بڕوای بە تیۆریەکە یەکەم ڕۆژانە زۆر قسەی لەسەر دەکرێ ئەگەر بە تیۆری ناویبەرینەویش تیۆری برایەتی گەلانە ئەمە لە چیوە سەرچاوی گردووە ئێمە بڕامان بە برایەتی گەلانە بەڵام دەبینین لە هەموو چرکە ساتە هەستیارەکاندا هیچ میلەتێکی دیکە بڕای بەم تیۆریە نییە تەنا ئێمەین خۆمان پێداڵواسیوە دیارە من بەداخەوە لە کۆتایەکەی باش حاڵی نەبووم بەڵام بەحسی وەکە کورد لە خزمەت عەرەبدا بووە هەر بەو شێوە لە خزمەت تورک و فارسیشدا بۆ یعنی ئێستا زمان و وێژە و ئەدەبی فارسی کوردەکانی لێ بچێشێەوە کە حتا سعدی شیرازی کووردە دیارە من نام سیاست لە مێژوودا ناکرێ و نامەوێت زۆر بگەڕێمەوە ئەگەر کوردی لێوەرگرێەوە زمان و وێژەی فارسی بەڕاستی هیچی پێنامێنێەوەی تورکیش هەروە لە باکوور و عەرەبیش لە باشوور و ڕۆژاوا بەڵام خۆ کێشە نییە تو لە سات و سەودادا لە ژیان لە پاڵیەکدا ڕەنگە هەرچەند من نایبینم بەڵام ڕەنگە تورک و فارس و عەرەبێکیش خزمەتیان بە زمان و وێژەی کوردی کردبێت کە بەڕاستی من نایبینم پرسیارەکەم بۆی بە باشیانی بگا گوێت لێبێ پرسیارەکەمەوەیەک تیۆری برایەتی گەلان ئەگەر بە تیۆر نایبەرین لەم ڕۆژانەدا زۆر باسی دەکرێت ینی کورد بڕوای پێێتی بەڵام دەبینین هەمیشە لە چرکە ساتە مێژوویەکاندا میلەتانی تریش بڕایەکیان بە برایەتی گەلان نییە برایەتی گەلان و برایەتی موسڵمانان و ئەم قسانەی کە دەکرێت کە بەس کورد بڕوای پێێتی کەس بڕوای پێ نییە من پێم خۆشە یەکشت بڵم بەڕاستی هیچ کات برایەتی باش نەبوو چون برایەتی واتە برای گەورە کە دەبێتە نەتەوەی سەردەست و لە خۆڕا خۆی کردو بە برای گەورە چی پێخۆش بوو دەیکا و بڕیار لە چارە نووسی تۆش دەدا هیچ کەس هیچ کات نەتەوەی ژێردەست و براچووکە پشکی باشی پێ نەبراوە لە ڕاستی دەخۆ ئەو تۆ بە برا نازانێت تۆ خەریکی بەرد لە سنگ دەدەی برایەتی بکەی کەی برایەتی کردەوە نژێنۆساید لە کۆبانی دەکا ئێستا ئەوە نییە کورد من تۆزێک ڕوودارانەوە بڵەمەوە نیە کورد لە ڕۆژ ئاوا خۆی نۆکەری عەرەبی کرد چەند ساڵە خەریکە
وڵاتی عەرەب بۆ عەرەب ئاوەدان دەکاتەوە دەیپارێزێ بۆی عەرەب نەخوات چۆ دەیپارێزێ لە دێر و زۆر لە حەڵەب لە هەر کوێکی کە تۆ دەیبینی لە ڕەقا ڕۆیشتۆ نێڵە عەرەب خوا تا دەستیاتۆ بەرەخۆی لە ڕاستی دەبرایەتی گەلان هیچ واتایەکی نێمە شەڕ بۆ بەرابەری دەکەین من هیچ مرۆڤێک لەسەر گۆی زەوی لە کورد بە ژیرتر بە دەوڵەمەندتر لەباری کولتوریەوە نابینم و من پێم وایە کورد بەڵام خۆی نازانێ من هیچ کات باوەڕم بە برایەتی گەلان نەبووە دووبارە نایشارمەوە من پێم وایە برایەتی گەلان هیچ خێری بۆ گەلی کورد نەداوەتەوە برایەتی گەلان لە جێی خۆی بە کۆمەڵێک نوسخەی سیاسی و فەکتی سیاسی کە هەنا لە نێو ئەو گەلانەی کە خۆیان خاوەنی سەروەری خۆیانن وڵاتیان هەیە لەسەر بەرژەوەندی هاوبەش برایەتی دەکەن کەی ئەوە برایەتە من هێلکەکانم لە سەبەتەی تۆ نیم هەرچی هەمە بۆ تو بێ بەڵام من کوڕی چاک بم سنوور پارێزێکی باش کوڕێکی بە ئەدەب نانخۆش کوردێکی سەخی نەجیب من هیچ کاتەوە بە برایەتی نازانم ئەوە جۆرێک ئاسیمیلەکردنەوە تا تواننەوەیە هاوڕەنگکردنە فریودانە بە کڵاوێکی ڕەنجی لەسەرنان لە ڕاستیدا و خەنە ڕەنجی نەماوە من هیوادارم شەقامی کورد و تاکی کورد بەو قەنەعەتە بگاوە برایەتینێ خۆتی داوای برایەتی دەکەی بەڵام یەک شتمان لەبیر نەچی هیچ کات لاواز هەمیشە دروشمی وا دەدا کە لە ترسان خۆی پێ بپارێزێ کورد لاواز بووە کورد هێزێکی تۆکمە و لەسەر یەکی نەبووە ناچار باسی برایەتی کردو بۆەوەی نەیگوژن چون زانیوێتی بەرابەرەکەی عەقڵیەتێکی ڕاسیستی هەیە لە ڕاستیدا دژەکانی ئێمە تورک و عەرەب و فارس من شەرم ناکەم لە کوتنی ئەوانە ڕاسیستن فاشیستن بەڵام چاک دەکەن دەستیان خۆش بێ ئەوان توانیویانە بەو مێتۆدە بەو نوسخە وڵاتی خۆیان بپارێزن ئێمە خەریک نین وانەی ئەخلاق بدەین بە عەرەب و بە تورک و فارس کە ئێوە بۆ ڕاسیستن عەرەب بە ڕاسیزم و بە فاشیزم توانیوەتی 22 وڵاتی هەبێ فارس بە عەقڵیەتێکی فاشیستی تۆخ بە دەسەڵاتێکی توتالیتێر توانیوێتی قوارەیەک بخۆی دروست بکە و تورکی ژێمە دەبینین لە 700 ساڵدا ئیمپراتۆری دنیایەک دەکا خەریکە نەتەوەکانی دیکە دەگۆڕێ ئازەریەکان هەمووی کوردن کردوونی بە تورک زمان ئێستا ئەوەندەی کار لەسەر عەقڵیەتی وان کردو کە ئەوان خۆیان باوەڕیان کردو تورکن بەڕاستی ئەوان خێریان لەوە دیتۆ بەڵام ئێمە لە خۆڕا هەمیشە کەوتوینێتە بە ئیحساسات کەوتوینتە ژێرباندۆری ئاین بە ئەغڵەبی ئەو ئایدیانەی کە هاتوون هاوردە بوونە یعنی ئەوانەی کە هاتوون ئێمان فریوداوە بە سنوور پارێز وەکو سوپای حەوتوم لە ئیمپراتۆری عوسمانی وەکو ئەو هێزە گەورانەی کە لە ناوچەدا هەبوونە هەمیشە سنوورەکانیان بە کورد پاراستووە شەڕیان بە کورد کردووە لەسەر ئەرزی کورد لە جوغرافیای کورد لە ژێوپۆلیتیکی کورد شەڕ کراوە تێچووی مرۆیی ماڵی دەرونی بەڕاستیدا کوردداوێتی و کە هاتوۆتە کاتی دەستکەوتەکانیان بۆ خۆیان بردون و ئێمە فری و دراوین بەوەی کە سنوور پارێزی بە ئەدەبین ژیرین و باوەڕن بە برایەتی هەیە مامۆسا لە کۆتاییدا کورد دەبێت چی بکایە سە لەم دۆخەدا لە ڕۆژاوە لە بەردەم مەترسیدا ئەزمونونەکانی دیکەشمان لە بەردەم مەترسیدان کورد دەبێت چی بکایە سە پێویستمان بە چی ئێمە زۆر جار هەیە تۆ ئەوەی دەیڵەی لە ڕاستیدا نابێ بە چارەسەری یەکلاییکەرەوە و کۆتایی ئەگەر ئێمە ئێستا هەر نوسخەیەک بۆ کورد بپێچینەوە دارە کورد خەڵکی سیاسی هەیە و خاوەن ئاوەزی هەیە و خەڵکی استراتیژیستی هەیە من پێم وایە کوردەوەندە بێ کەس نێ نەتوانێت بیر بکاتەوە بەڵام من خۆم وەک خۆم لام وایە کورد یەکجار بۆ هەمیشە دەبی نیشتیمانی بیر بکاتەوە واتە لەوە کە لە پشت سنوورە دەستکردەکاندا خۆی قەتیس بکە و خۆی حاسێ بکە دەبێ بێتە دەر هێزی خۆی هێزی مرۆیی هێزی چەکی و هێزی زانستیش کە لە خزمەتیدا کورد کەمی خەڵکی خاوەن زانست نییە هێزەکانی وەگەر بخا بەڵام من لام وایە لە هەمووی ئەوانە گرنگتر ئێمە هەر ئاینێک هەر ئایدیایەک کە لەو ناوچەیە دەبیت لە خزمەت نیشتیمانی ئێمەدا بێ لە ڕاستیدا خۆمان لەوەکە پاشکۆی خەڵکانی تربین بێینە دەر خۆمان پێداگری بکەین لە کولتوری خۆن لە معریفەیەکی کوردی و لە عەقڵێکی کوردانە لە ڕاستیدا خۆمان وەک خۆمان بڕیار لە چارەنووسی خۆمان بدەین خۆمان ئاڵوێر بکەین لەگەڵ ناوەندەکانی بڕیار و ناوەندە استراتیژیەکەەکانی نێودەوڵەتی لە ڕاستیدا ئێمە نە لە ناوچە نە لە ئاستی نێودەوڵەتیدا دۆستی باشمان نییە دژمان زۆرە بەڵام خۆمان
پێش هەموو شتێک باوەڕم وایە دەبی لەباری مەعریفیەوە گۆڕانێک بەسەر خۆن دابێنین تێگەیشتن لەوە کە هاودینەکەم هاووڵاتیەکەم خێری منی دەوێ من پێم وایە ئەو جێ ئێمەی بە هەڵە بردووە هیچ کەس خێری ئەمەی ناوێ ئەگە خۆمان نەبین پێویستە هێزی خۆمان بخەینە سەرێک بە بیرێکی نیشتیمانی زاگرۆزنشینان کە دەوڵەمەندترین خاڵی سەرگۆی زەویە زاگرۆزنشینان بە دەوری یەکەوە کۆبنەوە ئێمە نیشتیمانی بیر بکەینەوە حیزب پێویستە کاتێک لە خزمەت نیشتیماندا بێ هەر شتێکە لە خزمەت نیشتیمانە دەوڵەمەندەکەدا و جوانەکەدا بێ بە کەڵکە بۆ ئێمە کەواتە ئێمە پێویستە نیشتیمانی بیر بکەینەوە یەکجار بۆ هەمیشە خۆمان بڕیار لە چارەنووسی خۆمان بدەین یا هیچ کوردێک لەسەر گۆی زەوی نامێنێ یا کورد دەبی بە مافەڕەواکانی خۆی بگە. سپاس دەکەم بەڕێز مامۆستا حەسەن واژی ڕووناک بیر و چاودێری سیاسی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان.